سێشەمەی بەرەنگاری دروشمی ناڕەزایەتیەکانی ئیدارەی ڕاپەڕین بوون. ئەم جارەیان خۆپیشاندەران لە سەنتەری شاری ڕانیەوە بە بەرزکردنەوەی کاتی سوور هاتنەوە شەقام و ناڕەزایەتیەکانیان بردە بەردەم قایمقایمەتی قەزای ڕانیە و سووربوونی خۆیان لەسەر بەردەوامی بایكۆت ڕاگەیاند. بەردەوام دەبین لەسەر شەقام تا بەجێهێنانی مافەکانمان و دابینکردنی شاری ستەدارەیەکانمان. شەقام چۆن ناکەین چونکە وعد و بەڵێنەکانیان وەکو وعد و بەڵێنە درۆینەکانی پێشتر وایە، بۆیە بەردەوامی بە خۆپیشاندانەکانمان دەدەین تا ئاواتەکانمان دێت تێدی. وەک قوتابیە کاتوم بەشداری لە خۆپیشاندانی مامۆستایان دەکەم، هیوادار ئەو حکومەتە گەندەڵە لەناوچێ مامۆستایانیش مافی وەربگرنەوە. ئێمە موچەی بێ پاشەکەوتمان دەوێت، ناچینەوە هۆڵەکانی خوێندنیش هەتا ئەو ڕۆژەی بێ پاشەکەوت موچەکانمان وەردەگرین. بێگومان کەوتنی پرۆژەکەن لە ئاسۆی دەسەڵاتە، چونکە دەسەڵاتی باشی نییە بۆی خوێندن بفەوتێ لە وڵاتەدا. پاشەکەوتکردنی موچەی کۆتامانگی 2017 و بڕیاری خەرجکردنی موچەی ساڵی تازە بە سیستەمە نوێیەکەی پاشەکەوت موچە خۆرانی تووڕەتر کردووە و پەککەوتنی پرۆسەی خوێندن و داخستنی دەرگای نەخۆشخانەکان دەخەنە ئەستۆی ئەو حکوومەتەی هاواری برسێتی نابستێت و باکی بە تێکچوونی شیرازەی خێزان و داڕوخانی بەها کۆمەڵایەتیەکان نییە. ناچینەوە هۆڵەکانی خوێندن تاوەکو داواکاریەکانمان جێبەجێکرێت، چونکە ئێمە ئەزانین کە پارە بەشی موچەی تەواوی هەموو فەرمانبەران هەیە و بەڵام ئەی دزن و ژێرزەمینەکانی پێپڕەکەن، بۆیە ئێمە هەر بەردەوامە بین لە بایکۆتکردن تا پاشەکەوتی موچە بە تەواوەتی هەڵەگیرێت. خیانەتکارن بەرامبەر بە میلەتەی بەرژەوەندی میلەتیان ناوێ ئەو سیستەمەی دایان ناوە دیسان لە خزمەتی گەندەڵکارەکانیانە من دیوارەکانی خۆیان منی فەرمانبەرێکی حەقیقی 123 لە دەبڕێ ئەو 125 لە دەبڕێ ملیۆنی وەردەکەوێت بن دیوارەکەی خۆی. بۆیە لەسەر شەقامین پێیان دەڵێن ئەم سیستەمە بگۆڕێ، بەسە گەندەڵی بەسە درۆ بەسە دزی 27 ساڵە تێر نەبوون لە دزی درۆ. ئەمڕۆ کارتە سوورە بەڕوویاندا بەرز دەکەینەوە، نیشانەی ترد و ڕەفزی دەسەڵاتە و ڕوێژی کەی ئەم کارتە سوورە ئەمە ڕووی ڕاستەقینەی گەلە دەسەڵاتداری گەندەڵ ڕووی ڕەشەوە قۆندەرە. سیاسەتی چەوتی باوکی میلەت مناڵێکی بچکۆلانەی هێناوەتە شەقام و بەکاری کاتێر و تەنز وەڵامی سەرۆکەکەی دەداتەوە کە باوکی بە هەڵگری چەقۆ و دەمانچە تۆمەتبار کردووە. ئەمانە بەو مناڵی خۆیانەوە هاتوون بە حکومەت بڵێن ئەم نادادیە تاکەی درێژە پێدەدەن و دەتانەوێت تا چ سەردەم و زەمانێک ماف و ژیانمان لێ بسەنەوە. مامۆستاکانی ژوانەی خۆڕاگری و زانست و ڕەوشت لە شەقام دەڵێنەوە و پزیشکەکانیش دەیانەوێت نەخۆشی بڕین و قوتی خەڵک بنەبڕ بکەن و حکوومەتی سڕ و بێ ئاگا لە ژیانی خەڵک بێدار بکەنەوە. ئاراز ڕەسوول، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.